ئیماندارانی خۆشەویست، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە دێتە مەدینە، خەڵکی مەدینە پێک هاتوون لە عەرەبەکان و لە جوولەکە. لە ئەسڵا ئەم جوولەکانە کە هاتوون بۆ مەدینە و لە هەندێ شوێنی تری دوورگەی عەرەبیە ئەژێن، هۆکارەکەی ئەوەیە هاتوون بە پێی ڕێنمایەکانی تەورات و پێغەمبەرەکانیان سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ، پێغەمبەری ئاخر زەمان لە دوورگەی عەرەبیە پەیدا ئەبێ، پێغەمبەری ئاخر زەمان لە دوورگەی عەرەبیە پەیدا ئەبێ. جا ئەوان هاتوون بۆ ئەوەی پێغەمبەرەکە لە ئەوان بێ یان هیچ نەبێ، ببن بە شوێن کەوتووی ئەو پێغەمبەرە. بۆیە هاتوون لە چەند شوێنێکان نیشتەجێن کە گومانیان وایە لەو شوێنانە پێغەمبەرەکە پەیدا ئەبێ. هاتن هەندێکیان لە مەدینە ژیاون و هەندێکیان لە خەیبەر و هەندێک شوێنی تری دوورگەیان نیوە دوورگەی عەرەبی. ئەو جوولەکانەی کە لە مەدینە بوون سێ تایفە بوون: تایفەی بەنو قەینوقاع، تایفەی بەنو نەظیر و تایفەی بەنو قوڕەیظە. پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچ بکا بۆ مەدینە و پێش ئەوەی ئەسڵەن باسی کۆچی مەدینەش هەبێ و ئەو فکرەیە لە مێشکی پێغەمبەر و ئەسحابەکانیان دروست ببێ، خوای تەعالا چەندین جار لە چەندین شوێنی قورئانە باسی جوولەکە ئەکا، بەو ناوانەی کە پێشتر جوولەکە لەسەری بووە. لە کاتی پێغەمبەر یعقوب عەلەیه السەلام، پێغەمبەر یعقوب بە ئیسرائیل ناوی دەرکرد بوو، یعنی ئیسرائیلیش بە زمانی ئەوان یعنی عەبدوڵڵاه، یعنی عەبدوڵڵاه. بۆیە ئەوانەی لە نەوەی پێغەمبەر یعقوبن پیان وتراوە بەنو ئیسرائیل، پیان وتراوە بەنو ئیسرائیل، یعنی نەوەی عەبدوڵڵاه، نەوەی پێغەمبەر یعقوب. ئیتر خۆتان ئەزانن نەوەکەشی 12 کوڕی هەبووە، یعنی یەکێک لە کوڕەکانی یوسف بووە و باقی کوڕەکانی تریشی، و ئەو قسە و بەسەرهاتەی یوسف عەلەیه السەلام لەسەر ئەوان هاتووە کە چۆن ئەوان مؤامرە لە یوسفی برایانەکەن و هەوڵەدەن لە ناوی بەرن، و ئیتر ئەو بەسەرهاتەی کە خوای تەعالا لە سوورەتی یوسفە باسیەکە. و هەروەها خوای تەعالا ناویشی بردون بە ئەهل الکیتاب، چونکە جوولەکە خاوەن کتێبی ئاسمانین، پێغەمبەرەکانیان بۆ هاتووە. و نەوەی ئیسرائیل خاوەنی کتێبی تەورات و خاوەنی کتێبی ئینجیلیشن، بۆیە ئەوان ئەهل الکیتابن یان بە ئەهل الکیتاب مەشهورن. لەبەرەوە خۆشەویستەکانم، قورئان زەمینەیەک سازەکا بۆ مسلمانان پێش ئەوەی کۆچ بکەن. خوای تەعالا عالیم الغەیبە، ئەزانێ مسلمانان کۆچەکەن بۆ مەدینە و لەوێش ڕوبەڕووی جوولەکە ئەبنەوە. بۆیە خوای تەعالا هەندێک پێشەکی، هەندێک مقدمات ئەخاتە پێشچاوی مسلمانان، هەندێک لایەنی ئیجابی باس ئەکات خوای تەعالا لە قورئانە، و هەندێک لایەنی سلبیش، تاوەکو مسلمانان تێڕوانینێکی هاوسەنگیان هەبێ، نەظرەیەکی متەوازنیان هەبێ بۆ هەڵسو کەوتکردن، بۆ تەعاملکردن لەگەڵ کێ؟ لەگەڵ جوولەکەیە بە تایبەت. خۆ طبعا مەسیحیش هەبووە لە دوورگەی عەرەبیە، بەڵام سەرەتا مەوزوعەکان لەگەڵ جوولەکەیە زیاتر ڕوبەڕوو ئەبێتەوە، تەعامل و هەڵسو کەوتەکە زیاتر لەگەڵ ئەوانە، چونکە ئەوان لە ناو مەدینەیە ژیاون. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە باسی بەنی ئیسرائیل ئەکات هەر لە سەرەتاوە، یعنی پێش ئەوەی پێغەمبەر کۆچ بکا بۆ مەدینە، لە سەردەمی مەککەیە، لە قورئانی مەککیە. چونکە ئێستا ئەمە ئەو قورئانەی کە لە بەردەستمانایە کە بریتیە لە 30 جوزە و لە 114 سوورەت، ئەو قورئانە بەشێکی لە مەککە دابەزیە کە پێ ئەوترێ سووەری مەکی، و بەشێکیشی لە مەدینە دابەزیە کە پێ ئەوترێ سووەری مەدەنی.
لەبەر ئەوە خۆشەویستەکانم ضرورە ئێمە ئەوە بزانین کە ئەو سوورەتانەی لە مەککە دابەزیە هی قۆناغێک و مەرحەلەیەک بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژێردەسی مشریکەکانی مەککەیە بووە یان لەگەڵ ئەوانە ژیاوە و هەندێک بابەت هەبووە تایبەت بۆ ئەو کاتە و هەروەها لە سەردەمی مەدینەشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە مەدینە لەوێ دەوڵەتی دروست کرد ژیان لەوێ لەگەڵ جوولەکە و لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترا بوون کە پیان ئەوترا منافق و دووڕوەکان وەزعەکە جیاوازە جا لە سەردەمی مەککە خوای تەعالی باسی بەنی ئیسرائیلمان بۆ ئەکا یان ئەهلی کتاب بۆ نمونە لە هەموو قورئانە لە سی شوێنە خوای تەعالی ناوی ئەهلی کتاب هێنێ یەکێکیان لەوەیە لەو سی حاڵەتەیان لەو سی شوێنە لە مەککەیە باسییانەکە خوای تەعالی فەرمێ بە ئیمانداران فەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن واتا مناقشه و مجادله لەگەڵ ئەهلی کتابە نەکەن ئللا بە جوانترین شێوە نەبێ و هەر لە مەککەیە لە چەندین شوێنی قورئانە خوای تەعالی تەرکیز ئەخاتە سەر بەسەرهاتی پێغەمبەر موسى عليه السلام بۆ نمونە لە قورئانە لە 136 شوێنە خوای تەعالی ناوی موسى ئەهێنێ 122 لە مەککە بووە 122 لە مەککەیە بووە تركيز خستنا سر بسرهات قصي موسى عليه السلام كبيغمبري بني إسرائيل بوا وتوراتي بوا دابزيوا أمش جرينجي أداب أو موضوعا وزمين سازية بو أوي كوا مسلمان خوتان آمادكن بو معاملة وهالسكوت لقل نوي بني إسرائيل يعني بني إسرائيل وخواي تعالى هر لبيا باسي يعني لما كيا باسي صبري بني إسرائيل من بوكا كتشون صبري أن قرتوا لسنا راحتي كان لسورة أعراف آياتي 136 خوي تعالى فرمي وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا ودمرنا ما كان يصنع فرعون وقومه وما كانوا يعرشون خوي تعالى باسي صبر آرام قريب بني إسرائيل من بوكا لا ململانيانا لقل فرعون دسو دايركيا يعني اللي أما مدح خوي تعالى مدح بني إسرائيل من بوكا هروها وكو باس من كرت خوي تعالى بيمان أفرمي وكو إيمي إيمان دار لمكة لمرحلة مكة ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن يعني هيك مجادلة ومناقشة وبربركانيك لقل أهل كتابة مكان إلا بجوانترين شيء ونبي شو أوانا أهل كتابا أوانا اللي بيشا كتابي آسمانيان بودا بزيوه كوابو جولك لا يعني لا يك وخوي تعالى باس يعني أكاك كوا أمانة أهل كتابا أمانة إيمانيا بيك خواهيا وكو إيمت شون إيمان من بيك خواهيا أمانة شوني بيغمركان كوتون يعني إيمانيا بيغمركان هي بتايبت موسى وعيسى موسى بتايبت موسى أواني لدواي موسى هاتون وهروها إيمانيا بكتاب آسمانيا كان هي بتايبت توراة بويا أبي إنساني إيمان دار توقعي أو بكا كأمانة بيننا وإسلام وبأسانتر لخلقيتر إيمان ببيغمري خواه بينا صلى الله عليه وسلم أما للايك وللايك تريش وخواي تعالى هر لسردمي مكة مسلمانان أقدار أكاته ولا بري طبيعته أخلاقي جولك بونمنا خواي تعالى باسي أومان بوكا كأوان برانبر بموسى شون بون لسردمي فرعون كاتم موسى عليه السلام خوي تعالى ناردي بو اوان رزقار كان لدسي فرعون سيركي اوان زورب بأدبيانا برانبر او بيغمر او سنو الين قالوا اوذينا من قبل ان تأتينا ومن بعد ما جئتنا يعني موسى اما ازار دراين بيش اوي توبي ودواي اويش توي هاتي يعني تو وكو شون بلي هيك نقوري لوضعك بلكو خراب ترد او جورينا انا وكو خوي قوري لسورة عرافة باسيكا وهروها خوي تعالى باسي او ما نجبوكا كأوان قومي كيف يلبازن يا كومالا خلقي كان هبوا في الباز بون لكاتي خوي تعالى روجي شماني لسريان حرام كرد كأوان تيايا كاسبي بكن كومالا كان هبون لسر بحريك اجيان يعني جيانيان لسر راو ماسيبو روجاني شمان حرام بو اوان ايش بكن بلام امان بو اويك بفيل بتوانن ايشي خوان دبر بكن قدري خوا وابو خوا امتحان يعني كرد للروجاني
شەمانە ماسی زۆر هاتە ناو ئاوەکە لە ڕۆژەکانی ترا کەمتر بوو بۆیە تەحملیان نەکرد ئەمری خوا جێبەجێ بکەن ئەم ئیمتیحانەتیایە سەرکەوتوو بوون ئەوە نەفێڵبازون لە ڕۆژانی جمعە ئەڕۆین تۆڕی ڕاوکردنەکەیان ئەنایەوە بۆ ئەوەی ڕۆژانی شەمان کە ماسیەکە دێ بیگرێت و لە ڕۆژی شەمەن تۆڕەکەیان ڕانە ئەکێشایەوە لە ڕۆژی یەکشەمە ڕایانە کێشایەوە یعنی وەکو فێڵێک لەگەڵ شەریعەتەکەی خوایە جا خوای تعالی لعنەتی لێکردن کردنی بە مەیمون و بەراز ئەمە خوای تعالی لە قورئانی پیرۆزە باسێکە ئەمەش هەر بەنی ئیسرائیل بوون و هەروەها کاتێ خوای تعالی لە دەستی فیرعەون نەجاتی دان و چوونە ئەو بەری ئاوەکە داوایان لە پێغەمبەرەکەیان کرد لە موسى عليه السلام وجاوزنا ببني إسرائيل البحر دوای ئەوە خوا ڕزگاری کردن لە دەست فیرعەون و قەومەکەی و خوای تعالی ئەو نیعمەتە گەورەی بەسەریان ڕشتن هەر گەشتنە ئەو بەری ئاوەکە لەوێ قەومێکیان بینی بتیان هەیە و خەریک بتپەرستین یەکسەر داوایان لە موسى کرد وتیان موسى اجعل لنا إلها كما لهم آلهة تۆش خوایەک بۆ ئێمە دانە یعنی بتێک بۆ ئێمە دروستکە با ئێمە بیپەرستین وەکو چۆن ئەمانە خوایانەیە و بتیان هەیە پەرستن سبحان الله چەند ساڵە موسى لەگەڵیانە خەریکە چەند ساڵە هەوڵیان لەگەڵادا سەیرەکەی قەومێکیان تازە داوای بت ئەکەن لە موسى عليه السلام بتیان بۆ دروستکە یعنی قەزی خوایەکیان بۆ دروستکە لە بەردیان لە داریان لەو بتانەی ئەو زمانەی کە خەڵق پەرستوێتی مشرکەکان پەرستویانە یعنی ئەمە هەر بەنی ئیسرائیل وابوون هەر بەنی ئیسرائیل دوای ئەوەی کەوا موسى عليه السلام ئەچێتە حضوری خوای پەروەردگار لە کێوی توور لەگەڵ خوای قسە ئەکا بۆ 30 ڕۆژ و خوای تعالی دوای 30 ڕۆژەکە ئەکا بە 40 ڕۆژ 10 ڕۆژی بۆ زیادەکە لە ماوەی ئەو 10 ڕۆژە بەنی ئیسرائیل خۆیان پێ نەگیرا و گوێرەکەیان دروست کرد لە ئاڵتون و دەستیان کردە گوێرەکە پەرستن یعنی گوێرەکە پەرستن هەر لەو زمانەوە دەستی پێ کردووە و ئێستا لە هند و لە هەندێک شوێن خەڵک گوێرەکە پەرستێ و مانگا پەرستی ئەوە بەنی ئیسرائیل سەرەتا ئەویان کرد و هەر بەنی ئیسرائیل بوون کە خوای تعالی دەربارەیان ئەفەرمێ وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا هەر بەنی ئیسرائیل خوای تعالی دەربارەیان ئەفەرمێ لە سوورەتی ئیسراء ئەفەرمێ لەسەر زەویە دوو جار دەسڵات پێیا ئەکەن و ئەبن بە خاوەنی دەوڵەت و قووەت و هێزێکی گەورە و فەسادێکی زۆر گەورە لەسەر زەویە بەرپا ئەکەن دوو جار جارێکیان ڕوویدا لە زمانی قەدیمە پێشی قورئان و جاری داهاتوویش لە پاش قورئان و ئەوە تا ئێستا ئیبینین جا ئەمە حەذەرێک بوو بۆ مسلمانان کە ئاگایان لە خۆیان بێ ئەم قەومە ئاسان نییە تەعامل لەگەڵیانە بەڵام لەگەڵ ئەوەشە بڕێ لایەنی ئیجابیش باسەکە قورئان بۆ ئەوەی مسلمانان بێ ئومێد نەبن لە هەڵس و کەوت لەگەڵ ئەم قەومە ئەوان چۆن تعاملیان لەگەڵ پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم جوولەکە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە مەدینە جوولەکەکان پەیتا ئەڕۆیشتن سەردانی پێغەمبەریانە کرد صلی الله عليه وسلم یەکێک لەوانە مەسەلەن عەبدوڵای کوڕی سەلام بوو کە عالمێک بوو لە عالمەکانیان هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سێ پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم وتی ئەی محەممەد ئەم سێ پرسیارە لە پێغەمبەر زیاتر هیچ کەسێ ناتوانێ وەڵامی باتەوە يعني تەنها پێغەمبەرەکان ئەمە ئەزانن و سێ پرسیارەکەی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا وەڵامی دایەوە وەکو ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە جا پاش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامی دایەوە ئیمانی هێنا عەبدوڵای کوڕی سەلام ئیمانی هێنا بەڵام فەرمووی ئەی پێغەمبەری خوا جوولەکە قەومێکی زۆر نەکبەتن حەزیەکەی تاقییان کەرەوە ئێستا من خۆم ئەشارمەوە و پرسیاری منیان لێ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بە شوێن هەندێک لە گەورەکانیانە و هەندێکیان هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا پرسیاری لێکن فەرمووی عەبدوڵای کوڕی سەلام چۆنە لەناو ئێوەیە چۆن پیاوێکە ئەوانیش وتیان عەبدوڵای کوڕی سەلام یەکێکە لە گەورەکانمان زانایەکە لە زانەکانمان و دەستیان کرد بە وەسفکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئەگەر ئێستا عەبدوڵای کوڕی سەلام ئیمان بێنێ عەبدوڵای گوێ هالێ لەو دیوە گوێ هالە قسەکانە وتیان پەنا بەخوا ئەو شتی وا بکە ینی شتی وا ناکە عەبدوڵای کوڕی سەلام جا عەبدوڵای کوڕی سەلامیش دەرچوو تی دەی من شایەتی ئەدەم کە ئەمە پێغەمبەری خوایە و بەڵگەشم هەیە
وهل لتوراة بابلين نیشانەکانی ئەم پێغەمبەرە هاتۆ ئەوەش نیشانەکانێتی یەکسەر ئەوان دەستیان کرد بە قسەکردن بە عەبدوڵڵای کوڕی سەلام وتیان تۆ کابرایەکی زۆر زۆر خراپی تۆ ئەسڵەن نەفامی هەر هیچ تێ ناگەی یەکسەر قسەکانیان گۆڕی سبحان الله جا عەبدوڵڵای کوڕی سەلام فەرمووی ئەمە جوولەکەی یعنی بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگای لێ بێ بەڵام لەگەڵ ئەوەشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک شتی کرد لم كاتك هات سرتا هات مدينة بو اوي دوري اوان راكيشه تا عذري ان من لا يخوا تا هيج عذري كان من يك لوانا شانزه تا حفدمان پیغمبر ومسلمانان قبلان غوري برو بيت المقدس يعني برو فلسطيني استا برو ايون يجانك قبلان برو ايو بو بلكو خوي تعالى هدايتي جولك بداو بزانن كايما هردو لامان باورمان بخو يك خوا هي یەک قیبلەمان هەیە و هەمومان باوەڕمان بە پێغەمبەرەکان هەیە تاوەکو ئەمە تەئسیریان تێ بکا بەڵام هیچ سوودێکی نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەندێک مەواقیفە زۆر دڵیانی ڕاگیرا کرد بۆ نمونە تەماشای کرد جوولەکە هەم بە ڕۆژوو لە ڕۆژی عاشورا یعنی دەی محەڕەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە چییە ئێوە ڕۆژووی چی ئەگرن وتیان ئەمە شوکرانەی خوای پەروەردگارە کە خوای تەعالا موسای لە دەستی فیرعون ڕزگار کرد بني إسرائيل لدسي فرعون رزقار كرد موسى عليه السلام أم روجي قرتوا يعني روجي تيا قرتوا لم روجيا شكر بو خواي پروردگار وبني إسرائيل وجولكش أو روجي تيا قرن جاء پیغمبري خواص الله صلى الله عليه وسلم فرمي إيه ما أحق ترين بموسى براي منه بويا پیغمبري خواص الله صلى الله عليه وسلم أمري بمسلمانان كرد لقل جولكا أوانش روجو بقرن بو أوي دليان بێتە سەر ئەوەی کەوا مسلمانان نیەتیان نییە دژایەتی لەگەڵ ئەوانە بکەن بە پێچەوانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانان حەز ئەکەن لەگەڵ ئەوانە بگونجێن بۆ پێکەوە بژێن بەڵام ئەمە هیچ تەئسیری لە جوولەکە نەکرد بالعکس جوولەکە ڕۆژ بە ڕۆژ موقفیان تونتر ئەبوو بەرامبەر بە مسلمانان هەڵوێستیان خراپتر ئەبوو بە تایبەت خۆشەویستەکانم سەفیەی کچی حویەی کوڕی ئەختەب کە یەکێک بوو لە گەورەکانی جوولەکە حویەی کوڕی ئەختەب لە گەورەکانی جوولەکەی بەنو نەظیر کچەکەی لە پاشا بوو بە خێزانی پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم سەفیە دایکی ئیمانداران سەفیە خۆی ئەیگەڕێتەوە ئەڵێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بۆ مەدینە باوکم کە گەورەی بەنی نەظیر بوو لەگەڵ مامەما کە ئەبوو یاسر ئەویش هەیەکێک بوو لە گەورەکانی بەنو نەظیر ولقل كومالك لعلماء جولك تشون بو لاي بيغمري خوا صلى الله عليه وسلم الله لب سرتاي روجو رويشتن حتى درنغاني كقرانا وأمن دم عندوبون طاقتي انما كمن شوما بيريانا وعادتي انوابو زور كمن اشوما بيريانا وزور بخلكو اواني شاهتنا الدموا بلام طاقتي انا بقصشم لقلابك جوهم ليبو مامن برسياري لباوكو ما كرت وتي تو الرأي تشي برامبر با ام زلامه وتي اما اويوا لتوراة باسكرا وتي حر خويتي وتي بلا يحموني شانا كاني تاعي اي وتي موقفي ايما وكو جولك يعني موقف ما تشي برامبر بام سلام وتي دجايتي كردن حسر اسقان تا رجاء من واول شيء كلا قال منا دجايتك حسادة يعني وان بو اميديا وان هبوك او بيغمر لاخويا به واوان شوني بكون دجبا عرب ودجبا خلقي ترو اوانه بلام كأوان لأوان نبو يكسر أوان بريالي دجايتي كردني بيغمري خوان دا صلى الله عليه وسلم وسرتاي دجايتي كردنك بأدبي دسي بيكرد سرتاكي بأدبي دسي بيكرد عائشة دايكي إيمان داران بما نجريتوا خيزاني بيغمري خوان صلى الله عليه وسلم على الروجي كان قوم يقلجوا لك هاتن بولاي بيغمري خوان صلى الله عليه وسلم أي عنزاني مسلمانان تحيان اويا سلام كان ليكتر يقولون السلام عليكم علي اوانيش بجير زوان السلام عليكم محمد السام دج يعني سلامة سلام يعني هي مني ناوك لنا وكاني خواي پروردگار يعني امن آسايش لسرتو بختوري بوتو اي پیغمبري خوا بلام اوان قصدي انا وانا بو اوان السام يعني سام لزماني عربي يعني مردم يعني بمبري اي محمد لناو بتشي وتيا بتشي اي محمد أري منيش زورت ورب متم وعليكم السام يعني السام عليكم خردين لسر خوت عن به
وبڕێ قسەم کرد ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی عایشە نابێ ئاوا قسە بکەی خوا پێی خۆش نییە ئینسان بەو زمانە قسە بکە ئەڵێ من شتم گوێت لێ نییە پێغەمبەری خوا ئەوان چی ئەڵێن يعني ئەوان بەچی شێوازێ قسە لەگەڵ بەڕێساکەن ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی عایشە تۆش گوێت لێ نییە من چۆن وەڵامیانم داوە ئەوان کەوتیان السلام عليكم من شوتم وعليكم وتم لەسەر خۆتان يعني ئەگەر ئەوان وتوێتیان سلام عليكم منیش وتم لەسەر خۆتان يعني سلامی خوا لەسەر خۆتان ئەگەریش وتوێتیان السلام عليكم من وتم لەسەر خۆتان وەڵامیانم داوە وەکو خۆی ئیتر پێویست ناکە زیادە ڕەوی بکەی لە وەڵامدانەوەی ئەوانە ئەمە سەرەتا بوو ئیتر دوای ئەوە موامەراتی جوولەکە دەستی پێکات بۆ لە ناوبردنی پێغەمبەر و تێکدانی نێوانی مسلمانان لە مدینەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمە طبیعەتی جوولەکە بوو داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری مان بخاتە دڵەکانمانەوە موفقمان بکە یا ڕەبی خوایە سەرکەوتومان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوی مسلمانان بکەی یا ڕەبی ئیسلاحی حەڵمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی گەنجەکانمان ساڵح بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوکمان بکەی یا ڕەبی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری لە فیتنەی خراپەکاران بە دوورمان بگری یا رب العالمین آمین آمین